پرۆژەیەکی زۆر جوان و خزمەتگوزاریەکی زۆری هەیە کاک مەسرور دەست خۆش بی و هەر برا گەورەیە وچ کابرا گوتنی سەری لە گۆگڵی شێوان دیە ینی فەرموو ئێستا جۆسایدی کۆیە جۆسایدی دەربەندی گۆمەسپانە هەرچی پرۆژەیە کردیتەوە دەستخۆشی لێ دەکەین هەروەها بێتەوە ئێرە مەنزەرێکی زۆر ینی بۆنێکی ناخۆش مەنزەرێکی ناشیرین کە هەر چادەورەی کوردستان ئەو پرۆژەیە دەکرێتەوە شتێکی هەتا بری جوانە یعنی بەڕاستی دەستخۆشی لێ دەکەین. بوونی ئەم جۆرە پرۆژە لە ناو هەولێر چەند گرینگە کە 100,000 متر بە چواردەوری هەولێردا دەسوڕێتەوە وەکو ڕووبارێکی دەستکردی بچووک ئاو دەبێتن و ئاوکە سەوزایەکی زۆر بە دەوری خۆی کۆ دەکاتەوە. بە قورعان ئەوجە لەوەی جوانتر نییە تو بە چادۆرەی هەموو هەولێرێ ببتە وچی ڕووبارێکی 100,000 کیلۆمەتر کە بە دەوری هەر چادۆری هەولێردا دەسوڕێتەوە دەبتە جێ گەشتیاری کافێ ڕێستوڕانت هەموو شتێکی لێ دەکرێتەوە بەڕاستی دەستخۆش لێ دەکەن شتێکی زۆر جوانە. پێیان چیە بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە بەم جۆرە پرۆژانە خزمەتی هەولێری پای پێیانم ئەوەیە دەستخۆشی لێ دەکەین یا ڕەبی خوای گەورە لۆمان بێلی برا گەورە چاوی ماز دەکەین ڕێز سڵاومان هەیە.